بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگۆ و بابەتی جۆراوجۆرمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایی کە سوود لە بڕگۆ و بابەتەکانمان ببین و تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن. هەروەک هەمیشە چەند بڕگۆ و بابەتێکمان هەیە دواتر لە کاتی خۆی ئاماژەی پێدەدەین کە بڕگۆ و بابەتەکانمان چین، بەڵام دوو تەوەری سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێک لە تەوەرەکانمان تایبەتە بە کار و چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی کە هەڵبەت خۆی لە ژمارەیەک لە لیژنەدا دەبینێتەوە کە ئەم لیژنانە بەردەوام بەبێ وچان بە شەو بە ڕۆژ لە بۆنەکان داڵبەت لە بۆنەکانە چالاکیەکانیان چڕتر دەبێتەوە. ئەوەی کە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەبێت ئەمان کاری لەسەر دەکەن، گرنگی پێدەدەن، تەنانەت ئەگەر سەرپێچیەکیش ڕوویدا بێت ئەمان سزایان دەدەن. جا ئەمە ئەمڕۆ بازە کار و چالاکیەکانیانەکەین و نوێترین بڕیارەکان بە تایبەت لە ماوەی ڕابردوودا بڕیارێکی نوێیان دەرکردبوون بۆ ئەو شوێنە گشتیەکان بۆ شوێنانەی کە خواردن و خواردنەوەکان دروست دەکەن و کە پەیوەندی ڕاستە و خۆیان بەلایانی تەندروستی هاوڵاتیانەوە هەیە کە دەبێت تەنکی ئاوەکانیان یا بڵێ خەزانی ئاوەکانیان پاک بکەنەوە و لەگەڵیشیدا ئەگەر زۆر کۆن بوو بێت یاخۆ ژەنگی دروست کرد بێت و ژەنگی هەڵی هێنابێت وا پێویست دەکات کە تەنکیەکە یان خەزانی ئاوەکە بە تەواوی بگۆڕن و دانێکی نوێ دابنێن. ئەمڕۆ لەسەر ئەو بڕیارە گفتوگۆ دەکەین و لەسەر لایەنە تەندروستیەکان لەسەر کار و چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت بە شێوەیەکی گشتی. دوابەدەی ئەوە تەوەرێکی ترمان هەیە پەیوەست بە ساڵیادی دامەزراندنی ئیکێتی نیشتیمانی کوردستان کە چەند ڕۆژێکمان ماوە بۆ ساڵیادەکە و 48مین ساڵیادی دامەزرانی ئیکێتی نیشتیمانی کوردستان دێتە پێشەوە و لەم بەرنامەی ئەمڕۆدا و لە بەشێک لە پرۆگرامەکەدا تایبەت بە ڕۆڵی گەنجان و ڕۆڵ و پێگەی گەنجان لە نێو ئیکێتی نیشتیمانی کوردستان تا دەدوێن بزانین گەنجان چ ڕۆڵێکیان هەبووە لە نێو حیزبەکەدا و لە هەمان کادا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی تا چەند گرنگی داوە بە گەنجان و کاری لەسەر گەنجان کردووە. هەڵبەت گرنگیدان بە گەنجان ئێستا لەسەر ئاستی جیهانی لەسەر ئاستی نەدەوڵەتی گرنگێکی زۆری پێدەدرێت و بە تایبەت بۆ کاتی هەڵبژاردنەکان ئەمە گرنگێکی زۆری پێدەدرێت. بەڵام ئایا گرنگیدان بە گەنجان بەگشتی و بە تایبەت بۆ هەڵبژاردنەکان ئایا تەنها بۆ بەدەستێنانی دەنگە یاخود ئەوە تا بۆ سوودوەرگرتنە لە تواناکانیان یاخودەوە تا بۆ ڕادەستکردنی دەسەڵاتە لەسەرەوە بۆ گەنجان و دواتر بۆنەوەکانی دوای خۆیان. ئەمە بابەتە سەرەکیەکانی ئەمڕۆمان دەبێت و دواتر لەسەر هەریەکان میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکان دەکەین. دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە تایبەتە بە کۆڤید-19 کە هاوکارمان هەوار بابەتێکی بۆ ئامادەکردین لەو بارەیەوە باز لە نیشانە درێژخایەنەکانی دوای کۆڤید دەکات کە هەڵبەت لە ساڵی 2020ەوە کۆڤید-19 بڵاو بووە لەسەر ئاستی نێودەوڵەتی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان توش بوون بەشێک لە توشبوانیش گیانیان لەدەستدا. جا ئەو کەسانی کە دووچاری نەخۆشیەکە بوون هەڵبەت ماک جێدەهێڵێ یاخود نیشانی درێژخایەن جێدەهێڵێ بابزانین ئەو نیشانە درێژخانانە چین کە کۆڤید-19 دروستی دەکات. کاریگەری درێژخایەنەکانی کۆڤید-19 چین؟ نیشانە درێژخایەنەکانی دوای کۆڤید-19 چییە و چۆن بناسرێنەوە و کەم بکرێتەوە؟ ئایا کەمی ڤایتامین دی دەبێتەوە هۆی دروستبوونی کاریگەری درێژخایەنەکانی دوای کۆڤید؟ ئێمە وەڵامتان دەدەینەوە. نوێترین توێژینەوە باسی پەیوەندیەک دەکات لە نێوان کەمی ڤایتامین دی و هەروەها توشبوون بە نیشانەکانی درێژخایەنی کۆڤید دوای چەندین هەفتە لە چاکبوونەوەی نەخۆشەکان کە ئێستا زانایان سەرقاڵی لێکۆڵینەوەن لەسەر کاریگەری خواردنی تەواوکەری ڤایتامینەکان بۆ کەمکردنەوەی ئەم نیشانانە. پزیشکەکان باس لەوە دەکەن تا نەبوون و کەمی ڤایتامین دی لە جەستەدا نیشانەکانی کۆڤیدی بۆ ماوەی درێژخایەن زیاد دەکەن. ئەم توێژینەوەیە لە 25مین کۆنگرێوی ئەوروپی بۆ زانست خراوەتە ڕوو. نیشانەکانی درێژخایەنی کۆڤیدی-19 بریتین لە ماندوێتی بەردەوام، هەناسەتەنگی، ئازاری سنگ، سەرئێشەی بەردەوام،
هەوکردنی ژوونگەکان و کەمبوونەوەی تەرکیز و لاوازی بیرەوەری و خەمۆکی و دڵاڕاوکیە، هەروەها لە دەستدانی ئارەزووی خواردن و کەمخەوی و سڕبوونی بەشی خوارەوەی جەستە. ئەم نیشانەنجامی لەسەر سیستەمی بەرگری لەش و ئەندامە جیاوازەکانی لەش دروست دەبن کە پێویستە توشبووەکانی کۆڤید بەردەوام پشکنینی جیاواز ئەنجام بدەن بۆ زانینی هۆکاری نیشانە درێژخایەنەکانی دوای کۆڤید. کۆڤیدی 19 درێژخایەن کە بە نیشانەکانی دوای کۆڤید ناسراوە حاڵەتێکە کە کاریگەریەکانی نەخۆشیەکە بۆ زیاتر لە 12 هەفتە دوای توشبوونی سەرەتایی بەردەوام دەبێت. لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنای نوێ سەرەڕایەوەی ڤایرۆسەکە لا جەستەدا نامێنێت. توێژینەوەکە باز لەوە دەکات ئەو نەخۆشانی کە لە ماوەی توشبوونیان با کۆڤید ئامێری هەناسەدانی دەستکردیان بۆ بەکارهێنرابێت یاخود بۆ ماوەی 40 ڕۆژ خەوێنرابن، نیشانە درێژخانەکانی کۆڤیدیان زیاتر لەسەر دەردەکەوێت. بۆیە پاش چاکبوونەوەیان دەبێت هەتا ساڵێک بەردەوام بن لە پشکنینی بەردەوامی تەواوکەری ڤایتامینەکان. دەچینە لای بابەتێکی تر کە هاوکارمان ئامانج جومعە بووی ئامادەکردین کە باز لە ئەزمموی فۆتۆگرافەرێک دەکات کە چەندین وێنەی کۆنی پاراستووە. بابێ کۆبینەری بین بزانین ئەو وێنانی کە ئەم گرنگی پێدا و پاراستوێتی لە ئەزمموی خۆیەوە بۆ مادەگەڕێتەوە باسی دەکات بزانین چییە. نزیک نیو سەدەیە بە کامێراکانی دەستی وێنەی شار دەچرکێنێت. محەممەد مەهدی بە تەمەنترین وێنەگری شارەکەیە لەگەڵ ناوهێنانی ئەرشیفی وێنەکانی کۆیە دەهێنێتەوە یاد. یەکەم جار کە لە 75ەوە کە کامێرەم دەستدایە بەناو شار داگەڕام ئەو شوێنەوار و ئەو ئاسەوارەکانی کە هەبوو دەستم کرد بە وێنەم دەگرتن لە دواییدا بەناو شاردا هاتم. ئەوانەی کە کاسب بوون پیشەوەر بوون دەستم کرد بە وێنەگری یەکە بە یەکە بەناو دوکانەکان دەگەڕام تاوەکو ئەو وێنانە بپارێزم. بەێ خۆشەویستی من ئەوە بوو کە یەکەم جار هەر لە مناڵیەوە حەزم لە وێنەی دەست بوو بە دەستی ڕسم دەکرد وەکو ڕەسام. بەڵام لە دوای لە ساڵی 1970 پێشمەرگە بووم کە گەڕاینەوە لە 75 دەستم بەکە حەزم کرد چی ئیشە بکەم. بیرم لەوە کردەوە کە هەر لە مناڵیشەوە حەزم لە کامێرەش دوا بوو. بیرم لەوە کردەوە دەست بە ئیشی وێنەگری بکەم. یەکەم جارەوە دەستم بە کامێرەی شەمسی کرد کە ئێستا کامێرەکەمان ماوە. دوایە کامێرەی یەشیکا 12 کامێرەی 36 ئەنواع کامێرەم بەکارهێنایە بڵێن هەمووشم پاراستووە. 80,000 فلیمی کە عەرەباییم هەیە کە ئەمانە هەموو ڕتوش کرایە هەمووی پارێزراوە لەناو قوتویداندرایە. نزیکە تقریبا 6,000 فلیمی 36م هەیە کە ئەوان ملەوەنە. فلیمی ڕەش و سپیشم یەکجار زۆر هەیە مووی فلیمەکان تاکتاکن نزیکە چەند هەزارێک دەبێت. کامێرەی دیجیتەل پێیا بووە نزیکەی 1300 سیدیم هەیە هەر سیدیەک 300 ڕسمی لەسەرە. لە پای تەمەنێ خزمەتکردن لە بواری فۆتۆگرافی چەندین خەڵات و ڕێزلێنانی وەرگرتووە. لەو چوارچێوێدا بەشی کتێبخانە گشتیەکانی کۆیە خەڵاتی ڕێزلێنانی پێشکەش کرد. یەکێک لە فۆتۆگرافەرە ناودار و بەتوانەکانی شاری کۆیە خاوەنی ستۆدیۆی نۆرۆز کاک محەممەد مەهدی کە ساڵانێکی زۆرە خزمەتێکی زۆری کردی و ئەرشیفەکی زۆر نازاریشی هەیە لە وێنەی کۆن و بەردەوامیش لە کۆڕ و چالاکیەکاندا حەزورێکی جوانی هەیە و هاوکارمانە. محەممەد مەهدی ماوەی 48 ساڵە دەست و پەنجەکانی لەگەڵ کامێراکەی بۆ خزمەتی شار نەوەستاوە و خاوەن ئەرشیفێکی دەوڵەمەندی پڕ لە وێنەی گۆشە جیاجیەکانی شارە لە هەموو بوارە جیاجیەکان و لە پای ئەو کارانەی ئەنجامی داوە چەندین خەڵات و ڕێزلێنانی پێبەخشراوە. ئامانج جومعە گەلی کوردستان کۆیە. یەکێک لە وێنەکانی سەرۆک مامجەلال کە ناوبانگێکی زۆری یاخود دەنگدانەیەکی زۆری هەبوو لەسەر ئاستی کوردستان و تەنانەت دەتوانین بڵێن لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەو وێنەیە کە لەسەر پەیژەکە دانیشتووە. هەڵبەت هەر ئەو وێنەی نیە چەندین وێنەی تریشە. هاوکارمان ڕێبین لەوبارەیەوە بابەتێکی بۆ ئامادەکردوین و باز لە نهێنی وێنە بەناوبانگەکەی سەرۆک مامجەلال دەکات. بابێ کۆبینەری بین.
مام عباس زەمەنێک یاوەری سەرۆک مام جەلال بووە و متمانە پێکراوی بووە. پایانبەری مام بووە بۆ کۆماری ئیسلامی ئێران و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. وردەکاری چیرۆکی وێنە بەناوبانگەکەی مام جەلالمان بۆ باز دەکات. لەو کاتەدا یەکێک بووە لە ئامادەبووان. مانگی هەشتی ساڵی 1970 بەناوبژیوانی سەرۆک مام جەلال کۆبوونەوەی نێوان نوێنەری کۆماری ئیسلامی ئێران و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەوتەی ئەم پیاوە و زۆر لە سەرچاوە مێژوویەکان مام ڕۆڵێکی گەورەی هەبووە لە کۆتایی پێهێنانی شەڕ و ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هاندانی هەردوولا بۆ گەشتن بە ڕێککەوتن. ئەو پێشبەرگەی لەگەڵی بوو کوتی مامە نامەکەت نەنووسی بۆ هەباسی وانەکەی لێ وەرگرت و جانتاکەی لە ئازی ڕسوول لە ئازی عوسمانی وەرگرت و لەسەر پێلیژەکەی دانیست و نامەکەی نووسی بۆ قاسملووی لەبارەی ئەو ڕێککەوتنەیەگا لە هین بیلەمانە لەگەڵ دەبێشی فرو هەر دانیشتن بکەن. ینی تووڕەبوونیان لە بەیندا پەیدا ببوو بینی دێموکرات و کۆمەڵە و دەروێشی فرو هەر. جا دوای ئەگەر مام جەلال هات شتەکەی لێ تێگەیاندن هەردووچیان ینی هاتنە قەناعەت. لە پای کار و دڵسۆزیەکانی سەرۆک مام جەلال نامەی کەسی پێداوە و وەک دۆستێکی ناوی بردووە. ڕەبینیار ئەحمەد، گەلی کوردستان گوندی زەڵێ لە قەزای پشدەر. سەفین لە من دێویەکێکی لە بنایە. لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی کە خۆی لە 44 لیژنەدا دەبینێتەوە کە ئەم لیژنانە بەردەوام بە بێوچان لە خزمەتی هاوڵاتیاندان ئەوەی کە پەیوەندی بەلایانی تەندروستی هاوڵاتیانەوە هەبێ ئەم 44 لیژنەیە بەردەوام و بە بێوچان بەبێ ئەوەی کە لە بۆنەکانە ئەمان ئیسراحەتیان هەبێ بگرێ بە پێچەوانەوە لە کاتی بۆنەکانە ئەمان چالاکیەکانیان چڕتر دەکەن و ئەرکیان زیاتر دەبێت. جا لەم بەشەی پرۆگرامەکەدا باز لە نوێترین بڕیارەکانی ئەم لیژنەیە دەکەین. بزانین نوێترین بڕیارەکانیان چین و بە تایبەت لە ماوەی ڕابردوودا یەکێک لە بڕیارەکانیان ئەوە بوو کە دەبێت ئەو شوێنە گشتیەکان یاخود ئەو شوێنانی کە خواردن و خواردنەوەکان دروست دەکەن و پەیوەندی ڕاستەوخۆیان بەلایانی تەندروستی هاوڵاتیانەوە هەیە ماوەی هەفتەیەکیان بۆ دیاری کردبوون کە دەبێت خەزانی ئاوەکانیان یاخود تەنکی ئاوەکانیان پاک بکەنەوە لەگەڵ پاکردنەوەکەشیە ئەگەر ژەنگی دروست کرد بێت یاخود زۆر کۆن بێ ئەوە ئەمان پێویستە تەنکیەکانیان بگۆڕن. جا لەسەر بابەتەکە و لەگەڵیشیدا باز لە لایەنە تەندروستیەکان یاخود ئەو بابەتانی کە پەیوەندی بە لایەنی تەندروستی هاوڵاتیان و خۆراک و ماوەی بەسەرچوونی بابەتەکانەوە هەیە گفتوگۆ دەکەین و لەگەڵیشیدا بەگشتی ئەگەر دەرفەت هەبێ بە وردی و کەمێک بە کورتی باز لە کار و چالاکیەکانی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەکەین. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری بەڕێز هیوا ساڵح کە بەڕێزیان نوێنەری تەندروستین لە لیژنەی باڵای لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی. کاکیوە بەیانیت باش و بەخێراتی. بەخێر بێ سەر چاوان. کاکیوە ئەم بڕیارە کە تایبەت بە
پاکردنەوەی تەنکیەکان یاخود لایەنی تەندروستی و پاک و خاوێنی تەنکیەکان و گۆڕینی تەنکیەکانە گەرژەنگی هەڵێ نابێت ئەم بڕیارە بڕیارێکی نوێیە یاخۆیتەوە تا بڕیارەکە لە ماوەی ڕابردوودا و لە پێشتریشا هەر هەبووە بەڵام بۆ ئێستا بەکرداری کراوە یان بڵێن بەجددیەوە کاری لەسەر کراوە. بەڵێ زۆر سپاس. ئێمە وەکو لیژنەوە بەشەکانی قایمقامەندی قەزای مەرکەزی سلێمانی هەموو موسمێکە لە هەموو وەرزێکە خۆگونجاندنی کارەکانمانەکەن جگە لە کاری پشکنین و بەداچوونەکان کۆمەڵە ڕێنمایی دەرەکەین و ئەو ڕێنمایانە وەکو لیژنەی باڵا خۆمان سەرپەرشتیارەکەین بۆ چەلیژنەیە کە زۆر پسپۆڕیان لە بواری تەندروستی هەیە. بەڵێ ئەمە وەکو تەکی سەرمان و ئەوەی کە بینراوە کە بەڕاستی ئەگەر وەزەکە ئێمە بینیمانە ئێوە تان بینیە وعلامی شازانام زۆر بێعلام بینی بەڵام هەندێک شوێنی ترچوین کە زۆر پێویست بۆم بڕیارە بڕاستی چکە ئێمە لە تەندروستیە لە بەرباتی خۆپاراسی تەندروستیە ئەو شوێنەی کە مۆڵەت یەکە کار بکە و کە خۆراک بدا بە هاوڵاتیانە و سقی پێدرێت یەکەم شت ئاوەکەی پەحسەکرێت کە ئاوەکەی پەحسەکرێت ئەگەر شیا بوو مۆڵەتەکەی بۆ ئەدرێت بە هاوڵاتێکە بەڵام ئەگەر نەشیا بوو چەند جارە بۆی پەحسەکرێتەوە. ئەمە 6 مانگ جارێک نییە ئەمە ساڵی جارێکە زۆر ئەم مۆڵەتە بەهۆی هەندێک ڕۆتیناتەوە ساڵ زیاتر ئەمێنێتەوە لە بەستەکێکە پێویستیوە 6 مانگ جارێک پاک بکرێتەوە. ترێمە بڕیارە کە دەرکرا لە پای ئەوە بوو کە خۆڵبارینێکی زۆر هەیە ساڵ بەڕاستی زۆر پێویست بوو هەندێک شوێن هەیە سەربانەکانیان بە تاواتی کۆنە و بۆتە هۆی کۆبوونەوەی پاشەڕۆ و پێویست بوو ئەم بڕیارە کە ئێستا حالیان ئیشەکات و هاوڵاتیان و خوێندکارەکان لەخوا بە زیابێک زۆر بە دەم داواکارەکەی ئێمە ڕۆشتون و ڕۆژانە خۆیان تەلەفۆن دەکەن چ جۆرە بەرمیلە بەکاربێنین چۆن بەکاری بێنین یا چۆن پاکیکەینەوە بەرەوە زیانی تەندروستی خاوەنی شوێنەکانی شاوکارێکی باشە خۆیان پەیوەندیتان پێوەکەن و ڕاوێشتان پێەکەن. بەڵێ بەتاکید ئەوەی کە ئێمە بینین کە سەرپێچیکارە بڕێکی زۆر کەمە بە ئامار لە لامانە کە سەرپێچیکارەکان لە چاو پابەندەکانە زۆر فەرقی هەیە. باش لە دوای ئەوەی کە ئەم ماوەی هەفتەیەکیان بۆ دەستنیشان کرابوو ئێوە ئەڵبەت بە دوواداچوونەکانتان بەردەوامە ئەو کەسانی کە گۆڕیویانە بڵێ ئەگەر پاکردنەوە بێ ئەگەر تەنکیەکە بێ گۆڕی بێتیان ئیتر تەواو ئێوە وازیان لێ هێنن یاخود بەردەوامن لە بە دوواداچوون بۆی کە ئاگاداری تەندروستی هاوڵاتیان بن. بەڵێ ئێمە ئەم ئیشە دوو ئیشە بە ڕوون بێت ئیش یەکەمیان لە ناو دوکانەکە کە ڕۆژانە لیژناچێت لە ناو دوکانەکان. ئیشێکی تریان ئەو بوو کە ئیزافەمان ئەوتمان خۆگونجاندنی لیژنەکانە لەگەڵ مۆسیمەکانە ئەوەیە کە چوینە سەربانەکان بۆ سێریکردنی تەنکی سەربانەکانیان ئەجینا بۆ ئەوەی کە نەبوو کاکیوە یاخود پێشترم بڕیارە هەر هەبووە بەست وەکو ئێمە خۆشبەختانە لە یەکی 2023 لیژنەیە کە هاتنە سەر کار بە فەرمانی نۆکو نوێنەری تەندروستی فەرمانی بەڕێز بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی و وەژێر سەرپەرشتی بەرز قایمقامی سلێمانیە زۆربەی و بڕیارلێنی کە پێشتر هەبووە تەنفیزمان کردووە جێبەجێمان کردەوە و یامانە بە ڕاگەیاندەکانە بۆی هاوڵاتیان هەندێک ئاگادار بن تازەترینانە و بستەیە بوو کە پێشتر ڕەفسکرا بوو کە هاوڵاتێک بە دزیەوە یان بڵێن دوو لە چاوی لیژنەکانەوە ئیشەکرد و دەستمان بەسەراگرت بەڵێ ئەم مۆزوعی تەنکی سەربانە بەرهەبووە و حتا کۆمپانیاژێ خاص بۆ ئیشان ئەگەر پێویست نەبووە کۆمپانیا دروست نەبوو. دروستە جا ڕەنگە ئێستا هاوڵاتیان بڵێن باشە کە ئەم بڕیارە پێشتریش هەر هەبووە بۆچی ئێستا زیاتر بە جددیەوە کاری لەسەرەکەن بۆ ماوەی هەفتەیەک ئێستا ماوەی هەفتەیەک دەستنیشانکراوە بۆ لە ڕابردووە ئەمەنەکرا پەیوەندی بۆ خۆڵبارینەوە هەیە کە باست کردوت کاریگەری زیاترێ بێت. عنی بەڕاستی ئێمە شتێک دەڵێن کە لەسەر ئەوەی کە من لەسەری پرپرسم لەیەکی 2023 لیژنی باڵی ڕێنمایەتم پێشترم بڕیارە هەرە بووە ئیشی لەسەر کرا بەس بۆ شێوازی فعلی کە ئیشی لەسەر کراوەتان نەبوو بێ لەسەر پێشتر ئەعلان نەکراوێ بەڵام من ئاگاداری ئەوی پێشتر نیم بەڵام من دەستخۆشی لە بەرز قایمقام و بەتایبەتی دەستخۆشی لە بەڕێز کاگرەکانەکەم تەرۆکی لیژنەوە بەشەکان زۆر هاوکار بۆ هەموو لیژنەکان مەجالیا و هەموو ئەندامەکان لە بوارەکانی خۆیانە بە ئاسانی و بە سەربەستی ئیشکەن و ڕێنمایەکانی دارەکانی خۆیان جێبەجێ بکەن. ئەمە کاکیوە تەنها ئەو شوێنانە دەگرێتوانێت کە خواردن دروستەکەن ئەی بۆ منە ماڵان یان ئەوە تا پرۆژەکان سیتیەکان بەتایبەتی ئەوەش بەردەوام کاری لەسەرەکان لیژنەی سیتیمان هەیە بەردەوام سەردانیان کردن و سامپڵیان لێوەرگیرا و برا بۆ فەحس و خۆپاراستنەکە بەڕێبەتی خۆپاراستنە کە فەحسی ئاوێکی سیتیەکەکە بە نووسا و ئێاتەوە بە ئێمە بۆی کە ئێمە ئیجرائات بکەین.
ڕەنگە ماڵەکان گەڕک بەرگەڕک و ماڵ بە ماڵ تۆزێ قرس بێ بتوانن کۆنتترۆلی بابەتەکەن بەڵام پرۆژەکان و سیتیەکان ئاسان بەڵ ئاسانە ماڵ بەڕاستی ئەو لیژانەکە ێستا لەسەر خوان ئەو هۆشیاریان ئەو لیژانەی کە ئەمڕۆ ئیشەکەن و لەسەر پێن هەمووی هۆکاری ئەوەیە کە هاوڵاتی زانیاریە بێمە هاوڵاتی ئەوە تێکێکا مەسەن تەکی سەربانێکی پاکاتەوە ئەرکی خۆیەتی و ئێمە فرێەوە ناگەین بەڕاستی درستە وەکو فریاکەوتن فریا ناکەم بەس وەکو ڕێنمایۆکو داواکاری داواکاریتان لەوانی شەیەەکە بەڵێ تاکید تەنکی سەربان زۆ میم ئەمە و ئەوەی کەێتە ناو بە ئای ماڵەکانەوە ئاوێکی تاوا پاکە لەژێ کۆنتترۆلی بەربەتی خۆپاراسی تەندروستی سلێمانی و پەڕیبەری ئای سلێمانیە هەموو ئەو ئاوایی کە فلترشن کراوە کە کلۆرینی بۆ کراوە ڕۆژانە فەحسەکەیە تیمی ئامان هەیە ڕۆژانە سامپڵۆرەگیە لە هەموو سەرچاوەکان یا و لە تەنکی سەرەکیەکان لە پرۆژەکان لە هەموو وەرەگیرە ئاوێکی زۆر پاکە بەڵام کاتە ناو ئەو تەنکی سەربانە ئێمە خوازیارون کە تەنکی سەربان نامێنێ بەڕاستی یان ئەگەر نامێنێ و گرفتە نامێنێ بەڵام تەنکی سەربانەکان زۆر پێویستە 6 مانگ جارە پاک دێتەوە چکە ئەو کلۆری کە تێکرێت لەو شوێنەی کە ئاوەکەی فلترێشن کراوە دوایەوە ببایی خواردنەوە کلۆرینەکە تا ماوەی 3 ڕۆژ ئیشەکە دەم فلۆرە ئێمەش ئەبینی 3 ڕۆژ جارێک کەمترین جا 3 ڕۆژ جارێ ئاوێتەوە ئاوی بەلوعا ئەمە ئیشی خۆی کردووەکو بەرەبراتی خۆپاراستن و بەرەبراتی ئای سلێمان ئیشی خۆیان کردو بەڵام ئەوی کەمێتەوە هاوڵاتیە کە تەنگی سەربانەکان پاگرابگرن ئێوە لە ماوەی ڕابردووە کە بە دوواداچوونی زۆرتان کردو بۆ ئەو شوێنانەی کە چاودێری تەنکیەکانتان کردو و اینجا لەگەڵیشیدا ئاوەکەی نمونەتان لایە یاخود هیچ ئەنجامێکتان لایە کە تەنکی لێ بوو بێ زۆر کۆن بوو بێ زۆر ژەنگایی بوو بێ یاخود ئاوەکەی پیس بوو بێ کە بەکار هات بێ بۆ دروستکردنی خواردن و خواردنەوەکان بڵێ ئێمە پێشتر حملەیەکمان کرد پێش بڕیاری حەو ڕۆژەکە خۆمان بەدواشوێنێکمان کرد بینیمان تەنکی سەربانمان بینی هەمووی ژەنگ بوو هەمووی قەوزە بوو هەنی بەڕاستی وێنەکانی دانرا لە پەیجی خایمقامێتە پێش دوای ئەو حەو ڕۆژەکە درا بە هاوڵاتیان ئەومان بینیە بۆی ئەو بڕیارە سەخفی زەمەنیە ئەو کاتەمان دانا بۆی کە شوێنکارەکان پابندن بەڵێ تەنکیمان بینی بە تەواتی ژەنگی کردو مەجموعە سەربانە بەلوعامان تەنکی سەربانەکانمان کردەوە و ڕشتمان ئەمجا ڕشتینانی بەڕاستی ئەگەر خاوەن کارێک پابند نەبوو بێت بە بڕیارەکەی ئێوە سزاکەی چییە بێت بۆ ئێمە یەکەم جار ڕێنمایمانەوە بە هاوڵاتێکە کاتیشمانەوە دەی کە چوینە لای ئەگەر جێبەجێ نەکرد بێت ئیترەوەی ئیجراتی لەگەڵا بکرێت بەڵێ ئێمە غرامێکی قورسیانەکەین غرامەکە دیارە بڕەکەی لە ئێمە دەسەڵاتمان دراوەتی لە قایمقامێت دارایی دەسەڵاتیان دێت لە ملیۆنێکەوە تا 5 ملیۆن غرامە بکەین وەکو قایمقامێت بەس هەندێک غرامە هەیە دەسەڵاتی دایرەکەی خۆمانە هەیە ئەوەش هەر هاوکاری هاوڵاتیان کراوە ئەگەر ئەم هاوڵاتێ دووباری کردەوە جیژنە چۆ سەر ئەو تەنکی نەگۆڕ یا پاکی نەکردەوە بۆی داخرێت داخرێت و ئەلانی چەکرێت باشە کاکیوە بەگشتی ژمارەی سەرپێچەکان ئەگەر لە سنووری پارێزگای سلێمانیا ئێمە باسکەین کە لە ژێردەسەڵاتی ئێوەیە سەرپێچەکان زۆرن بۆ ئێستا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕەنگە زۆر جار هاوڵاتیان وە لێکدانەوەی بۆ بکەن کە سەرپێچەکان زۆرن یعنی بەردەوام ڕوو لە زیادبوونە ئەمە هەر بە کردداری دروستە سەرپێچەکان ڕوو لە زیادبوونە یاخود بە بەراورد بە ژمارەی سەردانکردنەکانی ئێوە بە بەراورد بە دوواداچوونەکانی ئێوە ژمارەکان کەمە بەڵێ ئەوەی ئێمە دەسەڵاتی ئێمە نەک سنووری پارێزگای سلێمانی تەنها سنووری دەسەڵاتی قایمقامێتی قەزای مرکزی سلێمانی دەسەڵاتمان هەیە ناحیەکان ئێمە ناگەینە سیتەکەوانە لەبەرەوە ئێمە لیژنەکانی قایمقامێتی خۆیان هەیە بەڵێ ئەمە تانجەرۆمان هەیە بەکە بکرێژە و بازیان نیژێتەوە لای ئێمە ئێمە وەکو ئەوەی کە ئەو ئامارەی کە لامانە من باوە ڕاست بێتەوە کە ئێمە ئەمە ئیشێکی ئێمەکی هەڵمەت نییە هەڵمەتی بێت و چەند ڕۆژێ بە کۆتای بێت ئیشەکەی ئێمە هەروە بۆ لەیەکێکەوە هەموو ڕۆژێ هەروەکو هەڵمەتیشمان کردو هەر بۆ نیازە بەڵێ ئەرەوەڵا بڵێ ئێمە تایەکی چوار ئەو ئامارەی تایەکی 5 ینی لەمان یەک تایەکی 5 کەو 4 مانگاکە ئامارێکمەە لە 35,537 سەدانمان کردووە لەو 30,000 3600 57 سەرپێچی کارمان هەبوو یعنی ئەوەی کە سەرپێچی کردووە لە 11 ئەو ئامارە لە 1970 پامبەت بوو لەگەڵەوەشە لیژنەکان بوو شێوە چڕەیشان کردووە بەو
پرۆپسپۆری بەردەوامەی کە بە وردی ئیشان کردووە ئەو ئامارە هێشتا ئامارێکی باشە ئامارێکی بەرزە ئەوەیشی کە داخراوە کە دراوە داخراوە و ماوەی حەوڕۆژ داخراوە لە 243 شوێن داخراوە کە کاتە 0.7 عنی لە 1000 سەدانە 7 شوێن داخراوە ئەمانە هەمووی ئاماری باشن 48 دادگامان هەیە لەو خۆشی خاوەنکارەکان پابندێکی باشن بە بڕیار و ڕێنمایەکانی ئێمە لیژنی ئێمە خاتون ئێمە وەکووتمان ئێمە خەم بە شێوازی هەڵمەت ئیشەکەین عنی بەونی هەڵمەتێک بێت و کاتێکیە بەردەوام ئیشەکەین بەڵام خەڵکی نابێ بترسێ ئێمە ئەوکوی کە ئێمە حاڵاتیان ئاگادارەکەین و لە چەند حاڵەتێک ئەمە ڕۆژانە بە ئاتمان گۆشتە خورێت چەند حاڵاتێکی بەسییتمانە بۆ نابێ حاڵاتی بترسێ بەڕاستی ئێمە من خۆمان سەرمان لەوە سڵمێ ئەو هەڵمەت و ئەو ئەعلامە بەخۆتەی کە لیژەکان ئەم فاڵ کردویانە کۆمەڵی خەڵکی بەردەوام لەسەر پێشی ئەنی بەڕاستی عنی ئەو خەڵکانە بازان میژدان نازانم جریان هەیە عنی بایم زۆر بەڕاستی عنی غیرەتێکیوێت لەو غیرەتی بۆ شکانی کەسایەتی خۆی کە هەر سەرپێچێکێکا کە بە عەمدیە بەڕاستی تەزویراتکردنێکە یا مەسەلەن دەستکاریکردنی بڕوارە گۆڕینی بەرهەمێکە بۆ بەرهەمێکی تر هەنی بەڕاستی ئەمە زۆر شتەکە خۆشمان سەرمان ئەوەی کە ئێوە بڵاوی ئەکەنەوە لە پێیجەکەی خۆتانە کاکیوە بۆ شیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ ترساندنی هاوڵاتیان نییە بێگومان بۆ ئێمە دڵنیایین بە هاوڵاتیانە یەناخۆ لەوانەیە ئێمە ئیشەکەی خۆشمانەکەین ئەعلانی ناکەین بەس خۆ بۆ ئەعلانێکی ئێمەکەین بەس بۆی کە هاوڵاتی دڵنیا بزانین لەکوێ نانەخوات لە چ گۆشتێکی خوات ئێسێمە حاڵەتی گۆشتی سەرجادە بە تاوەتی هەنی بەڕاستیەکرد هاوڵاتیان زۆر کەم بۆتەوە ئەگە هاوڵاتیان تۆزی هاوکاری مان بکەن ئەوەش نەکردن نای بەڕاستی لە لیژنە هەموو کاتێ نایگاتێ حیوان لەسەر برە تا لیژن هاوکاری تامکەن چ لە نەکڕین چ لە ئاگادارکردنەوەکەشی بەس نەیکردن ئاگادارمانەکەنەوە زۆر زۆر سپاسیان نەکەیت بەس نەیکردن ئەگەر هاوڵاتی نەیکڕێت ئەم خاوەنکارە و بەردەوام چەند هەزارێکە ڕەنگە تەندروستی خۆی بخاتە مەترسی بەتاکید فەرقێک هەیە لە نێوان ئەو پارەی کە لە قەسابخانەکانە وەرەگیرە بەرامبەر بۆی سەرشەقامەکان بەڵام ئەبێ لانی تەندروستیەکە لە بەرچاو بگیرە ئەگەر جوان جایکەیتەوە فەرقەش نابینیت تۆ ئێستا مەسەنچی لە شوێنێکە لە بازارە گۆشتێکی جوانی پاکراوە کڕیت تۆ لێرە بەس لێ لاشەیەکە بە خۆڵەوە یەکسەر بۆ لە تەکات و هەمووی بەیەکەوە داتێت هەمووی بڵێ وڵی زۆر سێریکە و فەرقە پارێژ نبینی کەواتە ئەتوانین بڵین لە سلێمانی سەلامەتی خۆراکمان باشە دەخوا بە زیاویەوە پێشتی ژووتمانە شاری سلێمانی بە شانازی وڵین لەکێک لەو شارانەی کە زۆرترین سەلامەتی خۆراکی بۆ تاکانی فراهەم کردووە هەم لە کوالەتیە هەم لە کوانتیتیە ئێمە زۆر جارە چینە ناو ئەو بابەتانەوە کە ئایام خۆراکە ئەو خۆراکەیە کە مەسەرەن ئەو نرخی خۆراکی بەرز بێ کا وڵاتی سوودی لێ بکات مثلا تۆ دەستکاریکردنی جۆرێک لە ڕۆنە لە ماستا ئەمانە هەموو قسەمان لەسەر کردو و مەجالمان نەیەوەمە جێلەوە کار ئەم ڕۆنە بۆ خۆراکەشێ بەڵام جیاوازی لە نرخ و لە کوالەتی ڕۆنەکە نەمانێشتە تەزویراتە بگرێت ئەمە هەم کوالەتی هەم کوانتیتیش بەپێی دوێنێ بابەتێکم بەرچاوکە و بەپێی و ئامارانەی کە هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەم ڕێکخراوە ناوخۆیەکان لەسەر سەلامەتی خۆراک بڵاویان کردبووە دەڵێ سلێمانی سەلامەتی خۆراک لە ڕیزبەندیەکانە لە پلەی یەکەمە لەسەر ئاستی عێراق کەواتە پلەی یەکەمی وەرگرت و پلەی باشی هەیە مەگە تۆ سێریکە ئەگەر باسی کوالیتی کۆنتڕۆلی خۆراک بکەیت پێناسەیەکی بکەیت ئێمە ئەڵی پاراستنی خۆراکە هەر لە کێڵگەوە لە هەموو ئەگەرەکانی کیمیایی بایۆلۆژی بەکتۆلۆژی تا ئەگاتە سەر چەتاڵی هاوڵاتیان ئێمە هەموو لیژنەکانماندا بەش کردووە هەنەو خۆراکی لە حەقلەوەتە علوەکە لیژنی علوەمان هەیە لە حوتی بەیانیەوە لەوێن ڕانە کۆنتاکتمان هەیە بەردەوام و هەرچی خراپ بێت هەرچی بۆگەنی کرد بێت کەڕووی کرد بێت لەوێ نەیان خێتە بازاڕەوە ئەمە لیژن ئەمجا دوای کۆگامان هەیە لیژنەی کۆگامانە دوای لیژنەمان هەیە لیژنی تایبەتمەندە بە هەموو شوێنەکان لیژنی 1 2 3 و 4 ئەمانە هەموویان ئەچن هەموو شوێنەکانەوە عنی بەڕاستی ئەوەی کە کرداوە ئەم پێناسەیەی کە FDA و کە WHO لەسەری ڕۆشتون ئەو پێناسەمان جێبەجێ کردووە دڵنیایی بە هاوڵاتیان بەڵێ باشە کاک هیوە لە چ کاتێکە یا بڵێم سەرەتا ماشت بەوەدا کەوتە ئێمە هەر شوێنێک ئەگەر سەرپێچی هەبێ پێشتر ئێمە ڕێنماییانە دێنێ یا بڵێ ئاگادارکردنەوەیان بۆکەن دواتر سەرپێچیان بۆکەن لە چ کاتێکە بڵێ مۆڵەتیان لێ وەرەگیرێتەوە یا لە چ کاتێکە ئادرێتە دادگا کەیسەیە کە بدرێتە دادگا کام کەیسانن بەڵێ ئەو کەیسانن کە تەزویرات دەکەن ئەو کەیسانن کە
کە هەڵەسن بەروار دەستکاریکەنەوە خۆراکی بە سەرچووی ئێنێکەنەوە لە کیسدان و بەروایی تازە لێنێ بەروا درێژکردنەوە ئەمانە هەمووی یان ئەو مۆزوعی ئەسپەکە ئەوەی کە ئەگەر ئەسپەکەش زۆر جار قسەی لەسەرگەڵ بۆ خۆراکەشیە ئەگەر هەر شتێک بێت نابێ ئەگەر مەڕێک بێت هەرچی بێت حیوانێکی سەلیمیش بێ نابێت بە دزیوە سەر بەڕێ بێت چێتە کوشتارگە دواتر بدە بە هەوڵاتێن ئەوان هەمووی دراون بە دادگا کۆمەڵە حاڵەتی ترمان هەبووە دو حاڵەتی دوێنێکە ئەو بستەی ڕنگدارە کرد و تەزویرە کردەوە هەدراوە بە دادگا ینی شتەکان کاکیوە لەسەر بابەتی ئەسپەکە لای هاوڵاتیان هەر بۆ خۆشی قسەی کە کران و جا باشە خۆ نرخی ئەسپەکە گرانترە لە مەڕێک یا بزنێ یاخود مانگایەک بۆچی ئەسپ سەربردراوە لەم نێوەندەیە ئەسپ فرۆشراوە بە 185,000 بە 160,000 ئەمە ئەسپی قاشکا و نەخۆش و ئەوانن کە ئیشان پێ نامێنێ ئەمە کۆمەڵی خەڵک بوون بەڕاستی هەمیان دەزیکران بەڵێ باوڵاتیان ڕاستە بەڵام ئەوەی ئەمەش ئاوایە بەڵێ قاشکا و نەخۆشەکان درێت بە کۆمەڵی خەڵک ئەوە فرۆشێ بە هەوڵاتیان بەڵێ لە کاتی ئەم فێستیڤاڵانەیە کاکی واکە بەردەوام ئەکرێت فستیڤاڵی خواردنەکان کە ئەنجامەدرێت ئێوە لیژنەتان هەیە لە نێو فستیڤاڵەکانە کە بەردەوام چاودێری ئەو خواردانە بکە کە نمایش ئەکرێت و هاوڵاتیان لێ خۆن بەڵێ من لیژەمان چۆتە و فستیڤاڵە و بەزرامان نەگەیاند و خۆشمان ناسان و ئاشکە سواڵێکی زۆر جوان بوو ئەوەی کە بینیمان بەڵێ شتێکی زۆر جوان بوو توینە شوێنەکە بەڵێ بەڵام ڕامانگەیان و نەخۆشمان ناسان بۆ بزانانی کرد سەرپێچی هەیە لەخوا بەزیابێ سەرپێچیانەوە نەبوو لەخوا بەزیابێ هیچ فستیڤاڵەکانە ئەو فستیڤاڵی کە بینیمان تامەکە بەڵێ شتێکی زۆر جوان کرا بوو لەبەرەوەی کە فستیڤاڵی جامیای سلێمانی کاتێکی زۆر کەم بوو ینی ڕەشەبایەک سەر خۆی ڕای ماڵی بەڵام ئەوەی بینیمانەوەی هەواری شار هەمووی بەڕادی خۆی هەبوو هەمووی شتێنی جیاواز بوو ینی خراپ نەبوو شتێکی جوان دەرچوو ترێمەش بۆیە کە چووینە ئەوێ بۆیە شتەکە ناشین نەبێت ئەوە سەرپێچی نەبوو ئەلانمان لەگەڵ خۆمان باشە کاکیوە لە چوارچەوەی کار و چالاکیەکانی ئێوە بۆ نمونە کاتێکە دەچیتە مارکێتێکەوە دەبینیت بابەتە لە قوتونراوەکان بە تایبەتی کاتێک کە سەری بەروارەکەیەکەی بەروارێکی دووری هەیە بەروارەکەی ماوێتی بەڵام کە دەیبێتە ماڵەوە هەڵێ بچڕی دەبینی کە ڕووی کردووە یان تێک چووە ئەمە هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە بۆ خراپ هەڵگرتنەکەیەتی ئەگەڕێتەوە یان لەو کاتەیە کێ سزا ئەدرێت ئایا خاوەن مارکێتەکەیە یا خاوەن کۆگاکەیە کێ ئێمە ئەو حاڵتانەی کە دروستە بێت مەسەن هاوڵاتی مادێکی کڕێوە لە مارکێتێکە یەت سکاڵا نێرە بۆ ئێمە تەلەفۆنی سکاڵامان ئێمە یەکسەر لیژنەی تایبەتمەندی بۆ دێری بەداچین بۆ بەرهەمەکەین بۆ بەرهەمەکەس دوایەوە کە بەرهەمەکەش مشکلی نەبوو بە هەموو مارکێتەکەی بۆ سێرەکەین ئەنی بەڕاستی لیژنەکە بە تەواوەتی تەختی ئیشەکەکە بەڵام ئەبێ هاوڵاتی خۆی بزانێت من خۆراکێکە کڕم پەنیرێکە ماستێکە خواردنێکی لە قوتونراوە ئەبێ سیریکەم بزانم لە چ پلی گەرمی گونجاوە بێدا بنرێت با بەروایشی لەسەر بێت من ماستێ 21 ڕۆژە پێی بەڕادا بێت ئەگەر لە دەرەدانراوێت بە چەند سەعاتێک ڕوا بەرەو گەنین یا مەسەلەن پەنیرە هێلکە زۆر زەرورە کە لە پلەی گەرمی 11 بۆ 15 پلی سەدیە هەڵبژیرێت جاری وای بینی لەبەر خۆرایە لە دەرەوە لە شوێنێکە بەڕاستی ئەمانە هەمووی هۆکارن بۆ خراپبوون لەبەرەوە مەرجی یەکەمی پاراستنی خۆراک کۆنتڕۆلکردنی پلەی گەرمیە ئەگەر هاوڵاتێکە سێری کە بزانێت خۆراکەی لە چ پلەی گەرمێکە هەڵگیراوە توانێت بیکڕێ ئەگەر زانی ئەو پلەی گەرمی بۆ فەرهەم نەکراوە نەیکڕە چکە هەندێک کالێکی شیمیاوی بەکتۆلۆژی هەیە نەتامی خۆراکە تێکات نەبوونی خۆراکە تێکات نەڕێگی خۆراکە تێکات بەسکەی خۆیت ژاهرایی بوون ڕۆیە ئەو نمونەی کە بینیمانەوەی خوێنکارەکان بەداخەوە چبوون بۆ گەشتێک بەهۆی زەڵاتەوە پێشەوەی ئەوانگەنە ئێوە من دیژێ قایم خەمە لە ناو خەسخانی شارەوە بە سوپاسەوە بۆ ئیداری خەسخانی شار مەجاالانە چینە ژوورەوە سەرچاوەکەتان دۆزیەوە هەر ئەو بکەوتی زەڵاتەیە یان پرسیارمان لێکردن تۆ زەحمەتی خۆیانی تێ پێوە دیار بوو بریانیەکیان خواردبوو بریانەکە شەو دروست کرا بوو لە حوتی بەیانیەوە بردویان ناو پاسەکەەوە تا 11 و 12 خواردەبیان کە بەڕاستی هۆکار بوو بۆی کە ژەهرایی بوون بۆ ئەمیان بێ و زایدن زەڵاتەکەش هەر باوی دوکان شتپیانەوە
ڕای بەحرەکانی ئەگەڕێتە بۆ خراپ هەڵگرتنەکەی بابەتی بریانەکە بۆ نمونە بۆ هێنامانەوە بەڵێ ئەو بەکارهێنانی خۆراکە کە نەزانی چۆن بەکاری ئێنیت نەتامی تێکسو بوو ناوتش خوێنکارەکانیان نەتامی تێکسووە نەڕەنگی تێکسووە نەبوونیش بەڵام خواردیان ئەوە بوو ژاهرایی بوونەکە حاڵەت بوو ینی هەمویان بەیەکەوە ئەوەی کە زۆر پێی دیاریش نەبوو ینی هێڵن گیانێک یار هەبوو ینی هەرچیکە کە ناڕەحەتە هەر ئەوەی کە گومانی لە ئەوان دروست کردبوو ئەیوت ئەوانی کە زەڵاتەکان نەخواردوو هیچ کێشەیەکیان نەبوو توش نەبوونانی حاڵەتەکان بۆ ناتوە باشە کاکیوە لەسەر ئەو پرسیارەی کە کردم بابەتی خراپ هەڵگرتنەکە پلەی گەرمێکە ئێستا ئەگەر حاڵەتێکی وا هەبێت لە مارکێتێکە هاوڵاتیەکە بگەڕێتەوە بۆ مارکێتەکە بڵێ شتێکی وا بووە هەندێک جار خاوەن مارکێتەکە ئەیگەڕێنێتەوە بۆ کۆگاکە بە کورتێکی کۆگاکە خەتابارەکە ئەو کاتە ئیجرعاتی ئێوە چیە بێت بە دوواداچوونەکانتان چیە بێ ئەچن سەردانی کۆگاکە بکەن یان ئەگەر هاوڵاتەکە یەکەم جار مارکێتەکە بەرپرسە ئەگەر هاوڵاتەکە یەکەم جار بێتە لای ئێمە ئەچێت لیژنە ئەچێتە مارکێتەکە یەکەم جار لە مارکێتەکە ئەم بەرهەمە لە کێ کڕیوە وەسڵی پێ ئەڵە لە فلان کۆمپانیا لە فلان کۆگا کڕیمە سێری ئەمەکەین ئەگەر لای ئەم خراپ بوو بووی ئەگەر لای ئەو خراپێ بە دوای سەرچاوە ئەگەڕێن ئێمە ئەم لیژنەیە کەم چەند مانگەیشان کردووە دەستپێکردنی ئیشێک بۆ تا کۆتاییان گەیاندووە وەکو بیراوە هەموو جارێک وا بووە ئەو لیژنەیە چێت بە دوایەکەوێت ئەو ڕۆژە دوای سکاڵای هاوڵاتیەکەوێت ئەگەر زۆر جار سکاڵای کراوت بۆ تەلەفۆنەکەی بۆ ژمارەکەی سکاڵای دوای کەوتین واژە بوو هەر ئێمەش خۆمان هەرەکەین بەڵێ ئەو کاتە ئێمە وەکو لیژنەکە ئاچێت شوێنەکە دەستی شانەکات خۆراکەکە یێنێ بنمونە ئەگەر خراپ بوو بێت دەبینەوە بۆ پشکنین بە خۆباراستن و راپۆرتیا بە ئێمە و ئیجراعاتی لەگەڵاگرێت ئەمە بۆ حاڵەتی تەزویرەکانی شەر بە هەمان شێوە لە مارکێتێکە ببینرێت ئێوە ئەگەڕێنەوە بۆ سەرچاوەکەی بە دوای ئاڕۆن ئەوەی کە هەمووی وا بوو ئەوەی کە ئێمە بینیمانە ئێستا ئەو مۆزوعی ئەو تەزویراتە بۆ نمونە لە ماوەیە پسکیتێک هات لەزگەیەکی پێوە بوو لەژێر لەزگەیەکەوە بەروارێکی بەسەرچوونی پێ بوو بەسەرچوو بوو لە مانگی 11/2022 بەسەرچوو بوو سامپڵەکەمان هێنا لای خۆمان پاراستمان لیژنەی باڵا خۆمان دەچین شوێنەکەمان دۆزیەوە و هەموو بەرهەمەکەمان لە بازارە کۆ کردەوە هەمووی کۆکرایە و تەلەف کراوە لە چ کاتێکا خاوەن مارکێت بەرپرسە بەرامبەر بە ئەو سەرپێچیانی کە ئەنجامەیە ڕەنگە بەشێکی بگەڕێنەوە بۆ خاوەن کۆگاکە بەڵام ئەی لە چ کاتێکا خاوەن مارکێتەکە بۆ خۆی بەرپرسەری خۆی خاوەن مارکێت ئەبێ پرۆسەیەکی لە تێدانانی خۆراک لەسەر ڕەفا یەکەم پلان پلی گەرمەکەی لە چێت شوێنەکە بەڕادە ڕەفەی هەر شوێنەکە وەزایدەن ڕۆتیشنێک کات خۆراکی تازەیە بەڕوە تازەیە نەیە بەسەر کۆنەکەیە کۆنەکە بێنێتە پێش و تازەکە بڕاتە ینی بۆی بەسەر نەچێت جاری وای لە سەرڕەفەکە بەسەرەکانی بفرۆشی و تازەکان ئەوەی کە بەرپرسە لێکەم کە لە سەرڕەفە خۆراک بەسەرە چێ کێە خاوەن مارکێتەکەیە ئەوە ئیشراتی لە تونی لەگەڵا ئاگرێت ئێمە هەر ڕاکە لێک علبە بەسەرچوو سە هەردراوە چونکە پشتی بەسەرچوودان بە هاوڵاتیان زیانی تەندروستی زۆر گەورەگەیێنێ ناتوانین ئێمە چاوپۆشیدا دەشتانە بکەین و ئەگەر خۆراکێک خراب بوو مەسەلەن تەزویراتێک کرا بوو ئێمە چینە شوێنەکە مارکێتەکە وتی کۆگاکەی ئێمە دوای کۆگاکەیەکەوێن کۆگاکە دەست دۆزیمانەوە ئیجراتی لەگەڵاکرێت بێگومان هەرەکەی نەتیجەیە کە بتوان بڕی ئەو سەرکێشێ و سەرپێچێ بکەین ئەو بابەتی تەزویرەکان کاماژە پێدا کاکیوا زۆرن کە کاری تەزویرەکرێ وڵی بە چاو ئەوەی کە ئێمە بینیمانە پێشتر زۆکە من ئێستا جاری وا هەیە شوێنێکە حاڵتە دروستە بێ حاڵاتی دراوسەکە یەکسە تەلەفۆنەکەڵە گومانەکەین شتێکی وا ڕوو بدات زۆکە من ئەویش ئێستا لە خۆراکی بایعەکانە کە خەڵک نای خوارد کۆمەڵی بازرگان دەستیان کردو بە فەردە گۆڕینەوەوانە ئەوش کۆنتترۆل کراوە بەس ئەوەی کە دوێنێ دەستمان بەسەرا کرد ئەوە ڕاست ئێمە ڕەفزمان کردو و نایڵین لەبەرەوەی کە ئەم بستەیە ناوی نییە هیچی پێ نەگیوە کامەڵ نەبووە یا مەسەلەن ئەو فستق عەبیدەکەی کە بینی عەلی باباکی خۆمان پێڵن هەر کۆن بوو بەڕاستی یعنی شتێ بووی پشیایەوە نەبوو بکرێ بە عەلەبیش ئەم وڵاتی ئێستاوە ڕنگ لیمەدۆزی و نیشاستەکە بۆی کۆ بێتەوە و عنی وەکووە پڕ بێتەوە ئەوە ئەمەی کردو ئەمە هەمووی تەزویراتن و لە ناو مارکێتە نەفرۆشە ئەمەڵێ بە تەما بووم دروستی کەم و بینێرم بۆ دەرەوەی پارێزگای سلێمانی
ئێمە لە هەر شوێنەیەک بێت و لە سنووری دەسەڵاتی سلێمانیە نایڵێن هیچ شتێکی خراپ بچێت بە هیچ شوێنێکی بەڕاستی ئەمە مەجالی ئەوە نایە چکە ئەوان وڵاتی خۆمان و ئەوان مرۆڤن بەڕاستی ئەمە لە ژێوی ژانێکی قورسان کە نێرنێ وشتانەی بەلانی مرۆڤاتەکەش لە بەرچاو بگیرێت. جا کاکی وار باسی تەزویرمان کرد مۆری گۆشتەکان تەزویرەکرێ یان تۆزێ قورسە تەزویرکردنی پزیشکانی ڤێتەنەری زۆر جار بازەوەکەن کاڵەن ئەو مۆرە تەزویرکردنی زۆر قورسە بەڵام هەنێک جار ئەیبیسین هەڵەن ئەوەش تەزویرەکرێ. بەڵێ تەزویرێکمان کرد گۆشتی هەندێکە لە هەندستان لە مۆرەکەی لێدراوە هەر لە هەندستان جا مۆرەکە فەرقی نییە مۆرەکەی وا دروست کردبوو کە تۆ توایەوە تێکەڵ ببێت و هەسی پێ نەکەیت لەگەڵ بەست نووسەکانی بەڕاستی زۆر نزیک بوو لە مۆرەکەی لای خۆمان ڕێنمایی تازە دەرچووە بۆ شێوازی لەدانی مۆرەکان زیاد کراون بۆی کە تەزویرات نەکرێت چکە ئێمە جاری وا هەیە ئەبینین حیوانێکی بێمۆرەیەنێت پەلێک لە مۆردارەکە لە شوێنێکی تروی خاتە پەناوی بێمۆرەکەەوە بەڵێ ئەڵێ پەلەی ئەوە نەخێرێسا هەر چوار پەلەکە مۆری لێدرێ هەر چوار پەلەی بۆی کە ئەویانۆژ نەما بەزە گۆشتە هەندێ بەڕاستی ئەگەر وردبینی ئەو برادری پێتەنەری نەبووە دەستخۆشی لەکەینەوە ئەگەر لیژنەکان سعد و شەو ئێمە بڕابکە و شوێنەمان دوو شەو نەخەوتینەوە دیژنەی باڵا دوو شەو خەرێکی ئەو ویشە بووین بەڕاستی کە بینیمان ئەو برادرە نەبایە وردبینی برادرە نەبایە کە ئەوە هەڵیایە تێم گۆشتی بەستەوە دوای چوین سەرین گۆشتی هەندیە. جا پزیشکێکی ڤێتەنەری بە وردی خۆیەوە بۆ پسپۆڕی خۆیەوانێ تۆزێ ڕەنگە ئەستەم بوو بێت بۆی دەستنیشانی کات و بیدۆزێتەوە هاوڵاتێکی ئاسایی چۆن بتوانێت ئەوە بدۆزێتەوە چۆن بیناسێتەوە. بەڵێ خدەوەیە دیژەکانی ئێمە ئیشەکەی ئێمەیە کە ئەو شانە بکەین بەڕاستی ئێمە هاوڵاتی نادرسێنین داواکەین هاوڵاتی تەنها هاوکار بێ ژینا ئەوەی کە کردومانە خۆمان نیشەکانی خۆمان ئەەکەین و دڵنیاژین بە هاوڵاتیان. بەڵێ باشە خاڵێکی تر کاکیوە پێم خۆش و باسی کەین لە ماوەی ڕابردوودا فرۆشتنی جۆرێک لە شیرینی بڵاو کرایەوە لە پەیجەکەی خۆتانە کە شێوەی لە جگەرا چوو ئەمە چی بوو چۆن بوو چۆن هاتبوونەوە هەرێمی کوردستانەوە پێم وابێت ڕێگە پێدراو نەبوو چۆن هاتبوو ئەمان لە جنوبەوە هاتبوو لەبارێک هاتبوو هاوڵاتی گوتی نەمزانیوە کە لەبارەکە هەیە ئێمەش بۆایە بەهاتە لەبارەکە هاتوو بۆایە بەهاتابی وتە لیژنەکانی قایم خابێت ئەم شتم بۆ هاتوو بە شێوازێکی زانستی بۆم تەلە بکەن نەک بیشارێتەوە بەڵە سزاماندا بەڵێ ئەم جگەرەکە هاتووە بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵگای کوردیە بەڕاستی ئەنی تۆ هەندێشت هەیە تێکدانی ئادابی گشتیە کاتە ئێوە ئەوەی لاەنە کۆمەڵایەتی و کللتورەکەتان لە بەرچاوگرتە بوو لاەنە تەندروستەکە هیچ کێشەیەکی نەبوو وەکو نوقڵێ بوو بەڵام وەکو شکڵەکەی شکلی جگەرە بوو کامی پاقەتە جگەرەکەی لەسەر بوو ناوی جگەرەکانی لەسەر ینی بەڕاستی کۆمەڵە ناوی بازرگانی جگەرەشی لەسەر بوو پاقەتەکان هەموویانی ناوی بازرگانەکە ناکرێت بوو هەموویان لەسەر بوو کە لە بازارە وەکو جگەرە هەیە لە بازارە بەڵام ئێمە تەندروستی یاسای تەندروستی گشتی عراقی ئەڵێ هەشتێک بۆ تێکدانی ئادابی گشتی بێت قەدەغەیە ئەم جگەرەش ئادابی گشتی نەک تێگەیە نەوەکانی ئایندە تێگەیە بە ناڕاستەوە خۆی مناڵان هانەیە بۆی کە لەداهاتوە جگەرە دەستەکانە خۆش بێ کاکیوە لە کۆتاییە هیچ شتێک ماوەکە باسمان نەکرد بێ پێتان خۆش بە باسیکەن وڵی هەر سپاسی هاوڵاتیان لەکەین کە هاوکارمان بوون و هاوکاریشمان بوون و بەرەبەتی گشتی تەندروستی سلێمانی هەم هاوکار بوون لەگەڵمانەوە بەرەبەتی یاسایی سلێمانی بەردەوام زانیاریە و بەلیژنەکان سپاسیان نەکەین کە هاوکارێکی سەرەکی ئەو لیژە هاوبەشانن وانەمانەمەوە ئینشاڵڵا هەموو لایەتە دروست باش. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکیوە زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ هیوا ساڵح کابڕێزیان نوێنەری تەندروستی لە لیژنەی باڵای لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانە سپاس بۆ ئەوەی کە ئێوە بەردەوام بە بێوچان هەر 44 لیژنەکە لە خزمەتی هاوڵاتیانان بە بێوچان و بەبێ ئەوەی کە گوێبەنە بۆنەکان لە بۆنەکان هەڵبەت چالاکیەکانتان چڕترە بێتەوە دروستە ماندوو نەبن نەشتان ساق بێ. بەڵێ خۆشەویستان دەچینە لای بابەتێکی تر سرودێکە تایبەت بە ڕێبازی مام بابێکەوە گوێبیستیبین.
هەرچەند ڕێگامان ساخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بووین هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین ئێمە باڵمان نابەسترێ بۆ قەفەس دروست نەبووین ئێمە مەلی ئازادین فێرە بەرزەفڕین بووین هەرچەند ڕێگامان سەخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بووین هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین ئێمە باڵمان نابەسترێ بۆ قەفەس دروست نەبووین ئێمە مەلی ئازادین فێرە بەرزەفڕین ڕێبازیمان بەرنادەین سەربەرزین و نانەوین خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن نەسرەبین ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە و زەی خەڵکین ئێمە هاوڕێی چاوساوە و شکۆی مرۆڤی ماردین ڕێبازیمان بەرنادەین سەربەرزین و نانەوین خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن نەسرەبین ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە و زەی خەڵکین ئێمە هاوڕێی چاوساوە و شکۆی مرۆڤی ماردین. بەڵێ خۆشەویستان دەچینە لای بابەتێکی تر کە هاوکارمان هەر ڕێبین بۆی ئامادەکردوین تایبەت بە ماڵەکەی خوا لێ خۆشبوو سەرۆک مام جەلال لە زەڵێ بابەیەکەوە بینەری بین. خانووەکەی سەرۆک مام جەلال لە گوندی زەڵێ لە قەزای پشدەر وەک یادەوەریەکی سکرتێرەکەیان لە ناوچەکەیاندا بە شێوازی سەرەتایی بیناسازی خۆی پاراستویانە. ئەم خانووەکی سادەیە بەڵام تەقبیل لە تاریخی جوانی مانەوەی مام جەلال و شۆڕش و خەبات و تێکۆشان و ئەمان ئەکا لەبەرەوە نموزەزکی جوانە ئەبێ هەمیشە هەوڵ بدەین و ئیش بکەین بۆ ئەوەی کە وەکو مۆزەخانە وەکو یادەوەری هەم مام جەلال و هەم شۆڕش و دەستپێکردنەوەی شۆڕش ڕاستی بیپارێزین. ڕوبەری خانووەکان نزیکەی 400 مەتر دەبێت. کەرەستەی سادا لە دروستکردنیدا بەکارهاتووە. ئەم پیاوە زۆر کات لەگەڵ مام جەلال بووە لەم خانووەدا و زۆر یادەوەری لەگەڵیدا هەیە. قوربان خۆی ئەسلی خۆگە بڵێنی سەرما و شتیوا دەبوو مام جەلال ڕەحمەتی ئەلێرەوە پیاسەی دەکرد هەتا دەگەیە ئەو منتیقەی هاتووی دەکرد کاتی سەرما و شتیوا نەدەبوو لە دەرێش ئەوێکی هەیە لێوێ پیاسە و شتیوای دەکرد. ئارێ وەڵڵا ئەو ژوورێش ئەوە شوێنی ئەوەیە لێدانیشتنی ئاگر و شتیوان دەکردەوە گەرمیوانێک شتێک دەهات لێوە دانیشتن و قسە و شتیوانێ دەکرد و بەڵێوە ژووری بەڵێ پێشوازی میوان و شتەکەی بووە ئەلێرەوە تەبعاً کوورەخانەی لێ بووە لەو کوورەخانەیەوە دانیشتن مێز و شتیوا دوورەکرا و دانیشتن شوێنی خۆشی ڕەحمەتی ئەوەی خەوتنیان ئەو شوێنە بوو ئەو هۆدەیایی خەوتنی. بە شانازیەوە باس لەو کاتانە دەکەن کە سەرۆک مام جەلال ماڵی لە ناو ئەماندا بووە. دەڵێن شایەتی بۆ سادەی دەدەین و هەرگیز خۆی لە ئێمە جیا نەکردووەتەوە. تەنانەت زۆر لە کێشە کۆمەڵایەتیەکانیشی بۆ چارەسەر کردوین. ئەوە نەبووە کە بڵێ خەڵکی لە دەورەی بوو بێونێشتووە کە بینیشتووە نەبوو هاتووە یەکسەر لە بەنێو دێداگەڕاوە بەنێو ماڵەکان داگەڕاوە هەچەند ئەو کاتی ماڵی ئەوەندە زۆر لێ نەبوون کە لە ماڵی توێ بوون بەڵام دێشی بوون ماڵی لێ بوون. ساڵی 1970 جارێکی تر هاتووەتەوە بۆ ئێرە و لە زەڵێ ئەم خانووەی دروست کردووە.
ڕێبینیار ئەحمەد گەلی کوردستان گوندی زەڵێ لە قەزای پشدەر. زۆر جار سەرۆک مام جەلال خوا لێی خۆش بێت کە ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەهات زۆر جار باسی لەوە دەکرد کە دەیوت حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی ڕۆشنبیران و حیزبی گەنجانە بۆ پێی کە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو کات هەم گەنجان بوون ژمارەیەک لە گەنجەکان بوون لەگەڵیشیدا خاوەن بڕوانامە بوون کەسانی ئەکادیمی بوون کەسانی ڕۆشنبیر بوون. جا ئێمە لەم بەشەی پرۆگرامەکەیە و تایبەت بە نزیکبوونەوەمان لە 48مین ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا باس لە ڕۆڵی گەنجان و ڕۆڵ و پێگەی گەنجان دەکەی لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا و بە پێچەوانەشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی داوە بە گەنجان چی کردو بۆ گەنجان و هەر گەنجان بۆ خۆیان پێویستیان بە چیە داواکاریەکانیان چییە هەڵبەت گرنگیدان بە گەنجان هەر تەنها لەسەر ئاستی حیزبێک نییە بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهانی ئێستا گرنگیەکی زۆر بە گەنجان دەدرێت بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکاندا ئایا گرنگیدان بە گەنجان لە کاتی هەڵبژاردنەکان تەنها بۆ بەدەستهێنانی دەنگەکانیانە یاخود ئەوە تا بۆ سوودوەرگرتنە لە تواناکانیان لە بیرکردنەوە و ئایدیاکانیان سوودوەرگرتنیانە لەوەی کە دەسەڵاتەکان ڕادەستیان بکرێت و پاشان ئەوانیش ڕادەستینەوەکانی دوای خۆیانیان بکەن لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئازاد ئیبراهیم کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن کاک ئازاد بەیانیت باش بەخێرە تەندروستیتان چۆنە؟ سپاس تەندروستی بۆ هەموو لایەک سپاس دەکەم یاخوا بەخێر بێت و تەندروستێکی باش دەبێت. زۆر سپاس. کاک ئازاد پێشەوەی کە باز لە ڕۆڵ و گرنگی گەنج بکەین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە با جارێ بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان تێڕوانینی بۆ گەنج چۆنە چۆن لیان دەڕوانێ چۆن لە گەنج دەڕوانێ؟ دەست و چاو خۆش بێ پێشەکیەکی باش بوو زۆرم بەدڵ بوو حزبی ئەگەر بەراورد وەکو پێشەکی منی شتێک بڵێم حزبی شۆڕژگێر یان لە بەرامبەر ئەمایە حزبی مۆدێرنێتە هۆی کە ئێستا لەم سەردەمەیە دێتە بوون بە هەردوو شێوەکە هەردووکیان حزبی گەنجن حزبی ڕۆشنبیرن حزبی مافن حزبی دەستکەوتن یعنی چۆنەمە بەسم چێ لەو شتانە ئەو حزبی کە لە مێژوودا شۆڕش دەکا بۆ کێی دەکا و کێ لە ناو شۆڕشەکەیە بەشداری دەکا لە شۆڕشی 7 ئۆکتۆبرەوە هەتاکو ئەگەر بازدانێکی گەورە بکەین تا شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بڵێمەوە حیزبە بووە کە گەنج تێیدا سەنتەرە لە تەنیشتی ئەمەیە بۆ وتم پێشەکێکت باشە وشەیەکت بەکارێنا وشەی ڕۆشنبیر و ئەمە لە تەنیشتیدا بە مێژووی ئەو شۆڕشانەی کە لە ڕۆشنگەری ئەوروپیدا هەیە ئەم دوو چەمکە هەم گەنج و هەم ڕۆشنبیر ئەلبەت هەم هەندێک جار هەردوو چەمکەکە لە یەک کەسا کۆبێتەوە هەندێک جار لە دوو کارکتەری جیاوازا کۆبێتەوە باشتر ئەلبەت خۆشبەختانە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەردووکی تێدا کۆبووەوە لە تۆڵی توڵەوە هەتا ئێرە هەر ئاوایی باشە تا ئێستا ئەی حزبی مۆدێرنیا و حزبی ئێستش دروست دەبێت جا حزبی ئەوە بێ بۆ دەستکەوتەکانی گەلێک بێیان هەندێک جار با بڵێن لەو چەمکەیە کەمە پێ دەڵێن حزبی پۆپۆلیستیان ئەوە بێ دەبینی زیاتر کاریگەریەکەی یان زوومەکەی لەسەر گەنجە و بە تەنیشت ئەمەیە بیرم نەچێ بەرلەوە بە دەقیق بگەڕێمەوە سەرەکێتی ئەگەر سەیری بکەین لە 14 ئایارەوە تا 28 ئایاری هەڵبژاردنەکانی تورکیا لە 14 ئایارە 4 ملیۆن گەنج تازە مافی دەنگدانیان هەبوو لە 14 هەتا 28 ملیۆن و تقریبا نیوێک دیسان زیاد کرا یعنی لەو ماوەیە مافی دەنگدانیان لە 14 تا 28 ئالەو ماوە ملیۆنێک و شتێکی تر دیسان زیادی کرد بەڵێ جا بۆیە دەبینی وتاری هەردوو کارکتەرەکەی هەتاکو و 28 مانگ لەسەر ئەم 5 ملیۆنە بوو بۆ چییە؟ ئەو بۆ ئەوەیە کە بەو مانا نییە ئەم گەنجانە هێشتا لە پرۆسی سیاسی نازانن ئەیانەوێ هەڵیان بخەڵەتێنن و بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە لە ئەوەندە ساڵی تەمەنیدا 48 ساڵ ئەم ئیشکردنە لەسەر گەنج یان گەنج وەکو پایەیەک لە ناو ستراکچەری ئەم حیزبەیە هەستەکەی ئامانج بۆچی بۆ هێشتنەوەی ئەم حیزبە بە گەنجێتی بۆ کارکردن
بۆ گەنجەکان و تێگەشتن لە خەونی گەنجەکان لە ڕوئای گەنجەکان بۆ کاری حیزبایەتی ئەمە وەکو چەند خاڵک یەکێکی تر لە باشەکانی ئەم بابەتە گەنج ئەگەر بڵێن هەر تاوەکو ڕەهەندێکی شوابێ لە ناوم حیزبەدا باسیکەین ئەوەیە کە دەبێت تۆ لەگەڵ هەموو سەردەمەکانە لەگەڵ داواکاری هەموو سەردەمەکانە بڕۆیتە پێشەوە ناکرێ دیدێکی کۆن لە ناو سەردەمێکی نوێدا کار بکە ئەگەر ئەمە وەکو دید دەڵێم وەکو فکر دەڵێم وەکو حزبیش وەکو جەستەکە ناڕوا بڕێەوە ینی ڕەنگە دواکەوتنێک لەگەڵ ڕەوتی ڕۆژگارەکە دروست بێ ئەگەر تۆ تەنها کارکردنەکە دیدەکەت باگراوندەکەت باگراوندێک بێ با بڵێن ئێسێم ئەگەر هەر بە دیدی شۆڕشگێڕی بڕۆین ڕەنگە لە وێزگەیەکدا ئەو شۆڕشە چەکدارێمان جێهێشت بێت بەڵام شۆڕشێکمانەیە شۆڕشی نوێیە شۆڕشی مۆدێرنێتەیە کە ئێستا لە جیهان ئاباوە شۆڕشی داهێنراوەکانە شۆڕشی هێزە تازەکانە شۆڕشی چەمکە تازەکانە ئێخۆ ناکرێت ئێمە یعنی هەر بەو دیدە کۆنە گرنگیدان بە گەنجان بابەتێکی جیهانی جیهانی نەک تەنها حیزبەکان بەڵێ منش بۆیە ئاوتۆزە درێژ دادڕین پێدا بۆیە کە ئێمە ینی وەکو یەکێتی ئێسش خۆشبەختانە سەرۆکێکی تازە بە ڕۆحێکی تازە بە ڕوخسارێکی تازە گەنجانە لە لووتکەیم حیزبەدایە ئەمە باشترە ئەگەر ئێمە لە وێزگەیەکە تۆزێک ڕەنگە دابڕانمان لەم چەمکە کردبێ ئێستا دەبینی بۆی دەگەڕێینەوە ئاماژە بە شتێک بدەم دیدارێکی سەرۆکیم حیزبە کەوتم گەنجە لەگەڵ خوێندکارانی سلێمانیدا کە قیاس دەبڕێ لە دیدارەکەدا ئەمە ڕەنگە ئەگەر وەکو چەمکێک وەکو شتێکی سادەش باسیکەم کەسێکی بەتەمەنتر بووە ڕەنگە ئەو هێز و تاقەی نەبووایە لەگەڵم گەنجانەیە ئەوەندە سەعات 12 ساعت کۆ بێتەوە ئەمە یەکەم بەڵێ دووهەمیش ئەگەر کەسێک بووایە ڕەنگە تێگەشتنی ئەم گەنجە ئەو خۆی ئەزمموی ئەوروپایە ڕەنگە لە ئەزمموی ئەوان و ویست و داواکاری ئەوان تێنەگەشتایە بۆیە لانی کەم لە هەر وێزگەیەکدا تۆ بەم دیدە دەبێت لەگەڵ ڕەوڕەوەی ڕووداوەکان بڕۆیتە پێشەوە ڕووداوەکانی ئێستا پێمان دەڵێ شۆڕشی چەکداری تێپەڕاندووە بەڵام بەردەوام لە ناو پرۆسەیەکدای شۆڕشێکە کە هی سەردەمەکەیە شۆڕشێکە چۆن ڕوبەڕووی ئەو بەهای ئەو قیەمانە ئەو کۆدانە دەبیتەوە کە تۆ لە خاڵێکا دەوەستێنێ تۆ پێویستە ئیدی لەگەڵ ئەم ڕەوڕەوەدا هێزێک بدەی بەبەری خۆت بەرەو پێشەوەت ببە کێ ئەم هێزە دەدا بەبەری تۆ بەرەو پێشەوەت بدا حتمما گەنجەکان خاڵی تازەن شتێکم وتم گەنج بەو مانە نییە بڵێ ئەزمموی سیاسەتی نییە باش هەڵ ئەخەڵەتیان بێت نا بەو مانە نییە بەو مانایەیە کە گەنج داینەموویەکی باشە جوڵەیەکی باشە خوێنێکی تازەیە کە تۆ کاری لەسەر بکەیت توانە و ئایدیا و بیرکردنەوەکانی بزەبت وە گەنجەکانی ئێستا خەونی گەورەیانەیە تۆ ئەگەر لەگەڵ خەونی گەنجەکانە بڕۆیتە پێشەوە ڕەنگە لە وێزگەیەکە بێ ئەوەی خۆ بزانی خۆتت گەورە کردبێتەوە چونکە تێرکردنی خەونی گەنج لە ئێستادا واتە بە حزببوونی سەردەم ئەنی مەبەسم چێ بە حەزبوونی سەردەم تۆ کە هەموو ئەو شتانەی گەنج لە ئێستاە داوای دەکا کارت لەسەر کرد هەتا بە ڕۆشن بیرانی شۆ با ئەوم بیر نەچێ حەز دەکەمەکو دوانەیەک تەری بە یەک جارجارە ئاماژەی پێ بدەم کە داواکاریەکانت نەیانە تێر کرد ئەو کاتۆ یعنی تێدەگەی لە خەمەکانی ئێستای خەڵک بە گشتی گەنج و ڕۆشن بیر لە ناویدا داواکاریەکانی گەنجان چییە کاک ئازاد ینی ئەوەی کە ئەوان بەلایەنەوە گرنگە کە بۆیان دابین بکرێ یان وەکوی کە ئاماژت پێدا کە داواکاریەکانیان تێر بکرێ داواکاریەکانیان خۆی لە چیا بینێتەوە دیارترینەکانیان وەڵی بە گشتی من ناڵێم داواکاریەکی مادیە بەڵام مادی تێدایە ڕۆحی تێدایە سیاسی تێدایە کۆمەڵایەتی تێدایە ڕەنگە جۆرێک لە ئەمنیەتی تێدا بێت اقتصادی تێدایە بۆیە حزب یعنی کە ئێمە دەڵێن ڕێگایەکە یا بڵین بابەتێکە بۆ خزمەتکردنی خەڵکی دەبێت ئەم داواکاریانە پڕکاتەوە کە ئێستا ئێمە بۆ نمونەی تورکیا مێنایەوە 5 میلیۆن گەنج یەکسەر مافی هەڵبژاردننی هەیە لەگەڵ ئەوەی کە یەکسەر مافی دەنگدان وەرەگرێ مافی خزمەتکردنیش وەردەگرێ دەبێت خزمەتیشی بکەیت ئێستا بۆ نمونە ئێمە ئەگە وای دابنین لە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستانە با بڵین ملیۆنێک گەنج با بڵین بەشداری دەکات لەو ملیۆنە 500 دەنگ بە یەکێتی بدات باش ئەم 500 کاتێک کە ئەرکەکەی خۆی جێبەجێ دەکا لە بەرامبەر مافەکەشی دەکەوێت بەسەر حزبەکە جایتر مافەکەی ئەرکەکەی هەرچیە
ئەبێ ئەو حزبە لێ تێبگە بۆیە دەڵێم ئەوە باش کاکازات هەر لەو نمونەوە پرسیارێکی ترکەم کاماژە 500,000 دەنگ گریمان ئەگەر بە نمونەیە یەکێتی نیشتیمانی کوردستان باسکەین ئەو دەنگدەرانی کە دەنگیان پێدەدەن کە باس لە بەرپرسیارەتەکان کرد ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها بەرپرسیار دەبێت لە بەرامبەر ئەو گەنجانەی کە لە نێو حیزبەکە و دەنگی پێداوە یاخود گەنجانی دەرەوەی حیزبەکەش وڵی پرسیارێکی دانی قورسیشە و دروستیشە تۆ ئەگەر خۆت بە حزبی چۆن دەڵێ گەل بزانی ئەوەی کە ئێمە زۆر جار دەڵێن ئێمە حزبی ناو کۆمەڵانی خەڵکین هەمی قسێکمانەیە سێخەکە خوای خۆمان حزبی خۆمان شتێکی ئامانەیە خەڵکی خۆمان جا بۆیە کە ئێمە دەڵێن ئێمە حزبی جەماوەرین واتە جەماوەر کێیە جەماوەرە خەڵکانە دەگرێتەوە لە ناو حزبەکەی منایە و لە دەروی حزبەکەی منیش کەواتە گەنج ئێمە ئەگەر گەنجەکانیش وەکو قیاسێک وەکو شتێک وەرگین پێوەرێک ئێخۆ گەنجەکان هەموو ئەو گەنجانە نین کە لە ناو حزبەکەی ئێمەدان ئەو گەنجە ناڕازیانەشن کە هاتوونەتە سەر شەقام دژی حزبەکەی ئێمە یعنی تۆ بتەوێ خۆت وەکو پێگە جەماوەرێکت بێڵیتەوە دەبێت جەماوەر لەو نقطەیەدا کە جەماوەر چی دەوێ تۆ لێیان نزیک بیتەوە بۆ نمونەی خوێندکاران مێنایەوە کە گەنجن کە نەوەکەی تازن کە هەم کاری سیاسی هەم کاری پرۆسەی پەروەردەیی هەم تەواو جونگەکانی وڵات ڕەنگە لە ئایندەیە لای ئەوان بێت خۆمانە هەمووی گەنجی یەکێتی نەبوون دایان لە دەرگاکەی یەکێتی بەڵام ئەمە ڕەتفعلێک و پێی وتین فعلەن شتێکی باشە لە کاتێکا کە ئەرکی خستە سەر یەکێتی ئەو مژدانەشی داکە ئەم گەنجانە یەکێتیان شک بردووە داویانە لە دەرگاکە یەکێتی ویعني شتێکی باشە لەم خاڵەشدا بۆ نەیاندا لە دەرگای کەسێکی تر یعنی ئەم حزبە ئەگەر لە خاڵێکدا کەم و کورتیشی هەبوو بێ بەرامبەریان دوجار هەر ئەوان هاتنەوە لای حزبەکە دوجار ئەوان لە دوجار لە منتەڵقێکەوە لەوە تێگەشتن کەسێک گوێ بگرێت دەبێت بدەن لە دەرگای کێ چی پێدەکرێ وە خەونەکانی ئەوان ویستەکانی ئەوان داواکانی ئەوان لەکوێدا جێبەجێ دەکرێت بۆیە ئەوەش خاڵێکی باش بوو هەموو گەنجانە ئەو خوێندکارانە ئەو نەوە تازەی کە ئێستا ڕوو لە بارەگاکانی یەکێتی یان سەرکردایەتەکە یەکێتی یان سەرۆکەکە یەکێتی دەکا ئەوەیە کە دیارە ئەم حزبە لە دەرەوەی گەنجەکانی خۆی دەستی بۆ خزمەتی گەنجەکانی تریش بردووە وە کاتێکانی من زۆر جار بە حکمەوەی کە لە میدیاکان ئێمە کار دەکەین یعنی دەبینی گەنجێک ڕاگەیانکارێک میدیاکارێک لە میدیایەکی دەرەوەی حزبەکەش دێ لە حزبەکە ئێمە وەردەگیرێت زۆر جار دەڵێم ئێمە لەم خاڵەدا ئەوەمان نییە ئایا ئەمە وەکو جاران پێویستی بە تەزکیەکی حزبی هەیە بێ لێرەدا بمەزرێ نا سەرێکم ئەو شتەمانە دەڵێم کارێکی باشە لانیکەم لەبەرەوەی ئەمە خزمەتە تەنها بەو گەنجانە نەکە لە دەرەوەی لە ناو حزبەکە ئێمەدان یعنی بەمانایەکی تر ئێمە تەنها ئەو میدیاکارانی جێگە ناکەینەوە کە میدیاکاری حزبن یان بۆ نمونە دەزانین مێژوویەکیان لەگەڵم حزب هەیە یا بۆ نمونە دەبێت لە ناوەندێکی یەکێتیەوە بارەگایەکەوە کۆمیتەیەکەوە یان لای مەسوولێکەوە پشتگیریەک بهێنێ کارێکی باشە ئەوەش ناهێنێ و لە میدیاکە یەکێکیدا جێ دەکرێتەوە یعنی زۆر جار لە خۆمان دەیکەین بەڕاخنە دەڵێن دەنگیشمان پێ نادەن کەواتە شتێکی چاکە ئەنی خزمەتی و گەنجانەش بکە بۆ چوونەکان دەوڵەمەندتریشە کاگازات بوونی گەنج هەر لە سەرۆکەوە هەتا دوایین کەس تا دوایین هەواڵ چ مانایەکی هەیە؟ وەڵاهی مانای ئەوەی هەیە کە ڕەنگە دووسێ دیو بێ یەکێکیان ئەوەیە باشە حزبێک 48 ساڵ تەمەنی بێ تەمەنە ینی مرۆڤێک هەر پیاوێک ئافرەتێک 48 ساڵ تەمەنی بێ لە کوردەواریە دەڵێتتر بەرەو گەڕانەوە دەڕوە وانە ئاوا ڕۆشت و دوای 48 ساڵ گەنجەکان ڕوو لەم حزبە دەکەن شتێکی باشە ینی خۆمان نەخەڵەت ینی ڕەخنەمان لەسرە گلەیمان لەسرە لە حکوومەتداریدا لە حزبداریدا لە هەرێمەکە ڕەنگە لە ڕووی ئەمنیەوە ڕەخنەمان لەسەر بێ کوردواری دەڵێ دۆستە و کەسەیە دەتگرێنێ ئەمنیشم ڕەخنە لە حزبەکە بگرم ڕەنگە بۆ ئەوە بێ بیگرێنم بەڵام شتێکی باشی چە دوای 48 ساڵ لە یەکەم وێزگەدا گەنجێک ئەم حزبە دروست دەکا میلە دوای دەکەوێ دوای 48 ساڵیش کە گەنجێک لە لووتکەی حزبەکەدایە هەر گەنجەکان ڕووی تێدەکەن ئەم بازدانە لە 48 ساڵدا شتێکی باشە ئەمە وەکو خاڵێک دووەمیشیان ڕەنگە ئەوە بێ کە گەنجەکان پیان وا بێم حزبە دەتوانێت
خزمەتیان بکات بەڵێ و هەر ئەم حیزبە شک ببن و ئەگەر سەیری شۆڕژگێڕیش بکەین لە 2023دا هەموو ئەو ڕووداوانەی کە لە دەوری هەرێمی کوردستان ڕوویان داوە پێمان دەڵێن ئەم حیزبە ڕەنگە پارێزەری تەواوی گەلی کورد بێ جایتر گەنجەکان بێ هەرچی بێکە ئەمەلیان بەم حیزبە هەیە بۆیە نابێ شتێکی سیر بێ لە لامان لە ڕاستیدا شتێکی سیر نییە لە لامان چونکە ئەمە واقعی پرۆسەی سیاسی حزبایەتی لە هەرێمی کوردستاندا ئەمە دەخوازێ کە ئەو حیزبەی ڕابەرە ئەو حیزبەی کە مێژووی هەیە ئەو حیزبەی کە خەمخۆرە و حتا بە دوایین بابەتی مەسلەی بودجە و مافەکانی خەڵکی کوردستانەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەمەمان بیر نەچێ هەموو شتێک مادام ئێمە حیزبایەتی دەکەین چەمکێکی ترمانەیە خزمایەتیش دەکەیت یعنی ئەوانەی کە خزمی ئێمە بە لە ڕێگا حیزبیەکەەوە کە خزممانن پێویستە ینی دەستخۆشییان لێ بکەیت ئەم هەوڵانە لە پێناوی گەنجان لە پێناوی خزمەتی خەڵکی لە پێناوی ژیان تازەکردنەوەی ژیان جۆرێکی تر لە ژیان لە پێناوی بەهێزکردنی ئابووری خزمەتێکی تر لە ناوچەکەدا ئەمانە وا دەکا کە گەنجەکان ئەم حیزبە بە هی خۆیان دەزانن وەم حیزبەش خۆشبەختانە قەت دەرگایدا نەخستووە بە ڕووی کەسدا یعنی وەکووتمان کەسێک ڕەنگە تا دوێنێ ڕخنەی لەم حیزبە گرتبێ ئێستا من بۆ نمونەم هەیە لە میدیاکاندا ئێستا لەم حیزبەدایە یعنی زۆر جار دەبینم لە یوتیوب میدیاکارمان هەیە هەواڵ دژی یەکێتی دەخوێنێتەوە کە چیسە هەواڵ بۆ یەکێتی دەخوێنێتەوە زۆر جار شتانە دەکەم بە نمونە خەڵکمان هەیە بۆ نمونە کەواتە کاگازار بە کۆی گشتی دەتوانین بڵێن کە گەنجان ڕۆڵی باش و بەرچاویان هەبووە توانیویانە بەشداری کای سیاسی حیزبی ئیداری بە شێوەیەکی گشتی لەسەر جەمکایەکانە ڕۆڵیان هەبێت و جێدەستیان دیار بێت گەنجان ئەم هێزەیان هەیە خۆشبەختانە گەنجی ئێمە یعنی بەڕاستی دەڵێم ئێمە لەگەڵ ئەو چەمکەیان نیم دەڵێ گەنجی کورد تەمەڵە گەنجی کورد تەمەڵ نییە بەڵام ڕەنگە دەرفەتەکەی کەم بۆ ڕەخسابێت لە ناو ژینگەیەکدایە ئەلبەت چ ناوخۆیەکە چ دەرەکیەکە کۆمەکی بەم گەنجە نەکردووە کە تواناکانی خۆی دەرخا کە خزمەتی زیاتر بکە بۆیە ئەبێ حزبێکە بێ ئەبێ هێزێکە بێ ئەبێ دەستێکە بێ ئەم هێزەکارە ناوی گەنجە بیخا بە جوڵە باشە بۆ گەنجەکانی ئێمە دەچنە ئەوروپا کاری گەوریان لەدەست دێ ینی کەواتە لێرەش ئەگەر هەبێت کاری گەوریان لەدەست دێ هەلەکەیان بۆ نەڕەخسە بۆیە بۆ ئەوەی ئەم هەلە بڕەخسیە پێویستە حزبێکە بێ پێویستە جێگایەکە بێ پێویستە میدیایەکە ڕاگەیان کراەکان پێویستە میدیانە بێ اقتصادیەکان پێویستە ناوەندێکیانە بێ ئەوانەی کە حەزیان لە حزبایەتی وەکو سیاست پێویستە جێگایەکە بێ ئەم مارەسی خۆیان تیا بدا بکەن کی ئەمەیان بۆ دەکا ڕەنگە باشترین جێگا ئەوان لە ناو یەکێتیدا خۆیان ببینەوە ئەزممویشیان هەیە یعنی با بڵین سەرمەشقیان هەیە سەرمەشقەکە چییە یان مێژۆکەمانە یان سەرکردەکانی ئێمەیەکە باەخیان پێ دەدەن جا بەشداریکردنی گەنجان لەم کایانەی کە ئاماژەمان پێدا بە ڕێزیش ئاماژت پێدا ئەوە بە تەنها بەسە یاخود بوونی بڕیار یاخود گەنجان خاوەن بڕیار بن ئەوە باشترە ئەنجامێکی باشتر و سەرکەوتوترە بێ وەڵا بەس نییە لەبەر ئەوەی ڕەوڕەوەی ژیان تایمە لە جوڵەدا یعنی تۆ گۆڕانکاریەکان لە جوڵەتان داواکاری تازەش دێتە بوو یعنی بەس نییە و یعنی هەمیشە تۆ دەبێ خۆت ئامادەکەی بۆ ئەوەی قورستر دەبێ خزمەتکردن قورستر دەبێ جا بە تایبەت گەنجی ئێستا زیاتر تمۆحی هەیە و هەتا سەیری مناڵی ئێستەکە مناڵی ئێستا لە بەبراورد بە مناڵی جاران تێرکردنی زیاتری دەوێت ئەمە بۆ گەنجەکانیش ڕاستە و پێویستە ینی قورستر ئەبێ لە سەرمان بەس نییە خەباتی زیاتری دەبێ و جوڵی زیاتری دەوێ و تێچووی زیاتریشی دەوێت دروستجا لە دوای ڕاپەڕین یەکەم زانکۆ کە لە سلێمانی کرایەوە بڵێ بۆ جاری دووەم کە کرایەوە زانکۆی سلێمانی بوو دەتوانین بڵێن ئەمەش خزمەتێک بوو بە گەنجان بۆ ئەو کاتە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خزمەتی کردو بە گەنجان خۆشبەختانە من مامۆساشم یعنی شتێک لەوە تێدەگەم باشە پرسیارەکانی ئەگەر ڕەبتی بە منەوە نەبووە دەموت لەسەر خۆمم لا دەدا دەموت مە کەس فڵان کەس جواب داتەوە باشە بەس مادام مامۆساشم باشە قین هەوڵامێشە خۆی یەکێک لە هۆیەکانی گواستنەوەی زانکۆی سلێمانی لە سلێمانی و بۆ هەولێر بەعسیەکان بوو یعنی لەو جوڵە گەنجە
درستە ساڵ 1960 بوو گازرا 82 هێنایەوە 82 دوای مام جەلال لە 92 وابزان هێنایەوە شتێکی باش جا قسەکە ئەوەیە ینی بەروارەکە پێویستە بیزانین بەڵام لەگەر لە بیریشمان چوو بێتەوە قەینا بەڵام بۆچی سەدام ئەم جوڵەیە پێکرد لەبەر ئەوە بوو کە لە بزوتنەوەیەکی گەنجایەتی گەنجانە دەترساکە بە و پێی وا بوو زانکۆی سلێمانی سەرچاوەکەیەتی بەڵێ مادام ئەم زانکۆیە دێتەوە ئێرە ینی خزمەتە بەچی خزمەتە بەو نەوە تازەیە کە دێتە زانکۆ و خزمەتە بەو ڕەوتە ڕۆشنبیری کە لە شارەکە هەیە و خزمەتە بەو کە مردم لە پاڵ گەنجەکانە ڕۆشنبیرانی شتێکی باشە ئەبینی ئێستا ینی زانکۆی سلێمانی یەکێکە لەوە کاریگەری لەسەر کۆی جومگەکانی ژیان هەیە سیاسی تیا هەڵدەکەوێ ڕۆژنامەنووسی تیا هەڵدەکەوێ ئابووری تیا هەڵدەکەوێ و هەموو شتەکانی ئەمە بڵێ شتێکی باشە ئەگەر سەیریشیکەین ساڵانە کە ڕیزبەندی زانکۆکان دەکرێت زانکۆی سلێمانی لە ترۆ بکای یعنی کەواتە چ زانکۆکە کاریگەری لەسەر گەنجەکانەیە و چ گەنجەکانیش کاریگەریان لەسەر ڕەوتەکەی یعنی ناکرێت تۆ بڵێ من تەنها لە ڕوانگەی با بڵێن خزمەتی حزبیەوە کاریگەریمان لەسەر خوێنکارە گەنجەکانە بووە بۆیە زانکۆکە وایە ناگە خوێنکارەکانیش ئەبێ یعنی ئەو حەقەش بدەین خوێنکارەکانیش کاریگەری لەسەر ڕەوتەکە هەیە یعنی لەپاڵ ئەوە شابیرمانە چێ قسەیەکی بەناوبانگی مام جەلال هەیە ئەگەر سیاسی نەبووایە ئەو مامۆستای زانکۆ دەبوو یعنی دیسان ئەو بە هەموو جۆرێک نایەوێت دابڕێ لەو پرۆسە سەقافیە و لەو وەجبە گەنجەی کە خوێندکارە و دێتە سەرەوە درستە جا هەر لە پاڵ بوونی زانکۆیە یاخودلایەنە پەروەردەیەکەیە بۆ ئەو کات کۆمەڵی خوێندکارانی شەبوون کاگازات ڕەنگە خۆشت ئەندام بۆ بێتی لەوێ بۆ کاتە کۆمەڵی خوێندکاران چ ڕۆڵ و چی کاریگەریەکی هەبووە لە خزمەتکردنی گەنجاندا ناڵێن یعنی بڵێن ئەکتیڤە تەواو 100% بەڵام بە حکومی ئەوەی کە ئێمە دەیبینین ڕاستە ماوەیەکە هەڵپەسێنراوە ڕێکخراوەکەمان بە بڕیارێکی کاک باڤڵ بەڵام ئێمە هەر لە یادەکەشیا هین بەیاننامە و شتیان ئەوان هەبوو ڕاگەیەنراویان هەبوو بۆ یادی کۆمەڵی خوێندکاران لە ماوەکانی ڕابردوودا باسی دەکەم کە خۆم یعنی چ بڵێن خوێندکار و چ ماوەیەکش ئەو ماوەی کە پێش وەستانەکەی مامۆستا بووم بینیومە یعنی جوڵی باشیان هەبووە خزمەتی باشیان کردووە یعنی یەکێک بوون لەوانەی کە ئەو خوێندکارانە ئێمە بمانزانایە کە دەست کورتن زیاتر ینی بە بەراورد بە دەوڵەمەندەکان یاوانەی کە توانای کڕی نیشتیانە بوو باشتر بوو ینی خزمەت دەکران جا ئێستا ینی من بە زەروری دەزانم ینی ئەو ڕێکخراوە لە فۆرمێکی تردا لە تەماحێکی تردا بە وەجهێکی تازە ئەو شتە کار بکاتەوە چونکە ئێستا ینی کە باسی گەنجاما کرد وتمان داواکاری زیاتریان هەیە یعنی لە هەموو سێکتەرەکانە داواکاری تازیان بۆیە ئەم کۆمەڵەیە لانی کەم گرنگ بوو ئێمە بۆ نمونە ئەگەر سەیریکەین لە سایە و حزبەدا تەنها گەنجەکان نەبوو مناڵ پارێزانمانەیە وانە ژنانمانەیە ینی هەموو ئەوانە حاڵەتی پێویستی و زەرورەت ئەیانێنێتە بوون ئێمە مادام هەستەکەین ئێستا زەرورەتێکەیە زەرورەتی خوێندکارانە زەرورەتی خزمەتی گەنجانە کچانە لاوانە مناڵانە ینی تەواوی کۆمەڵەکانە کەواتە ئەم ڕێکخراوە زەرورە ینی پێویستە یعنی تۆش لە کاتێکدا ئەگەر ڕێکخراوەکەت هەبێ خزمەت نەکەی ڕێکخراوەکەت ناوێ مادام خزمەتکردنیش بۆتە پێویستی بۆم حزبە کەواتە دەبێت ڕێکخراوەکەت هەبێت بۆیە لە ماوەکانی ڕابردوودا من پێم وابێ یەکێک بۆ لەوانەی کە کاری باشی کردووە یەکێک بۆ لەوانەی کە خوێندکاران لە ساییدا پلەی گەورەیان بەدەستێناوە نێراونەتە دەرەوە ئێستا دەبینین خوێندکارەکانی لە ناوەندە بڕیارەکانی هەرێمی کورسانە دەیان بینین و یعنی زۆرێکیان کە هاوڕێی خۆ من دەزانم بڕوانامەی باشیان بەدەستێناوە کۆمەڵی خوێندکاران خزمەتیانی کردووە دەست و چاوت خۆش بێ کاکازات جا هەر لەسەر بابەتی بەرواری زانکۆی سلێمانێکە هەڵە نەبم ساڵی 1960 دامەزراوە لە هەشتاکانە ڕۆشتۆتە هەولێر لە دوای ڕاپەڕین و لە 92 هاتۆتە سلێمانی دەست و چاوت خۆش بێ کاکازات زۆر زۆر سپاس مادوومان کردی بۆ هیوایی کە گەنجانیش خواست و داواکاریەکانی کە هەیەە بۆیان دابین بکرێت جایتر ئەگەر لەسەر ئاستی حیزبی بێ یا لەسەر ئاستی حکومی بێ سپاس بۆ ئازادی برایم کە بەڕێزیان ڕۆژنامەنووس سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵی مەدا ئامادەبی سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان
خواتان لەگەڵ.